یەکەم ئەم ڕۆماندا بەس لە بابەتێکی گرنگ دەکەین کە ئەویش خودناسی گەنج و پەرەپێدانی تواناکانە. لە دنیای ئێستادا زۆر گرنگە گەنجێک بتوانێت لێهاتووی خۆی بخاتە گەڕجا ئەمەش بەدەست نایە تا ئەوەی کەسەکە خۆی نەناسێ بزانێ خاڵە بەهێز و لاوازەکانی چییە، لەسەر چی بەهایەک ئەم کەسە ئەژی و دەوێت لە ئامانجێگا ژانی بەسەر بەرێ. زۆر جاریش بینیوانە کەسانێک هەن ڕەنگە تاوکو ئێستا ژیانی خۆیان بەفیڕۆیە بێت، تەمەنی خۆیان بەفیڕۆیە بێ و نەزانن ئارەزوویستیان چییە و دانێت چی بکەن لەم ژیانەدا، بۆی کە بزانین هەر بەڕاستی خودناسی چ کاریگەریەکی دەبێت لەسەر گەنج و چۆن بتوانین خۆمان بدۆزینەوە و خۆمان بناسین. لەم تەوەرە میوانداری بەڕێز پشتیان جەمالمان کردووە ڕاهێنەری پەرەپێدانی خودناسی بۆی کە زیاتر دەرباری ئەم بابەتە بزانین و کۆمەڵێک ڕێنمایی گرنگ بدەین بە گەنجان و تەمەنە جیاوازەکان. بەڵام گەنج لەبەری کە هێزی کارە و زۆر تاقەیەکی زۆری هەیە و دەرفەتێکی زۆری لەبەرایەوەی کە ژانی دەست پێ بکات، ئەوە ئێمە پێمان باشە زیاتر باس لە گەنج بکەین و تیش بخینە سەر ئەوەی کە گەنجان چۆن دەکرێت لێهاتووی و توانەکانی خۆیان بدۆزنەوە. مامۆستا بەخێر بێ، سپاس مامۆستا. هەر بەڕاستی گرنگە هەموو کەسێک خۆی بناسێ و خودناسی بکاتە زانستێک بابەتێک کە بەڕاستی لی بکۆڵێتەوە و بتوانێت لێەوە خۆی بدۆزێتەوە. پێشێکی بەنای خۆی بەخشێنێ وەرەبان درود و سڵاو بۆ گیانی پێغەمبەر عەلەیهی سڵات وەسەلام. زۆر سپاس بۆ میواندارێکەتان. خودناسی تەمان یەکەم هەنگاوی چۆنەڵی پێشکەوتنی مرۆڤە. ئەمە دوو تەوەرەمان هەیە، هەردووکیان زۆر نزیکن لە یەکەوە بەڵام جیاوازن لە یەکتری. تەوەرەی یەکەمیان خودناسیە، مرۆڤ چۆن خودی خۆی بناسێت. دووهەمیان گەشەپێدانی خودی خۆیەتی، کەسەکە چۆن گەشە بە خودی خۆی بات. ئەگەر هەنگاوی یەکەم خودی خۆی ناسی بە دڵنیاییەوە، دووهەمیان ئاسان ئەبێت. بۆیە ئەتوانم بڵێم هەموو مرۆڤێک سەرەتای خاڵی دەستپێکردنی ژیانی کە بەرەو سەرکەوتن بڕوات لە خودناسیەوە دەست پێ ئەکات. چونکە مرۆڤ ئەگەر خودی خۆی نەناسێت بە دڵنیاییەوە ئەکەوێتە ڕێگایەکی چۆنەڵی لیاڵەوە، خەڵکی تر بەکاری ئەهێنێت. دکتۆر محمود معزەمی تەمەنیشێک لەو شتانی کەسە لە ناو بابەتەکە باسی بکەین. خودناسی ئێمە کاتێکە باسی ئەکەین ئەڵێن خودناسی مەبەستمان لە خودناسی چییە؟ یعنی ئەم مرۆڤە سێشت لە خۆیان بناسێت. یەکەمیان خاڵی بەهێزی چییە؟ واتە ئەم توانای چ شتێکی هەیە، چ کارێکی هەیە، چ بیرکردنەوەیەکی هەیە. دووهەمیان خاڵە لاوازەکانی چییە؟ بێتوانایی لە چ شتێکایە؟ لە بێپلانیایە، لە بەڕێوەبردننی کاتا مەزبوط نییە، خوانەخواستە کەم تەرخەمەکەی لە چییە؟ سێهەمیان بێ ئامانجی و بێپلانە. ئەم سیانە لە خودناسی ئەتوانین کۆ بکەینەوە. ئەگەر مرۆڤ خودی خۆی ناسی واتە خاڵە بەهێز و لاوازەکانی خۆی دیاری ئەکات، پلانیش بۆ خۆی دائنێو کاتە. زۆر باشە مامۆستا. ئایا خودناسی لە چ تەمەنێکەوە باشترە تاکێک بۆ خۆی ئەنجامی بدات و بزانێت خودی خۆی چی بە ئەزمونێکی هەیە یاخود چ لاوازێکی هەیە؟ خۆی عادەتەن ئێمە گەر قیاسی بۆ بکەین لە 18 ساڵی بەرەو ژوور ئیتر مرۆڤ بە تەواوەتی وعی بۆ دروستە بێ و کاتی کە ئەچێتە زانکۆ و خەڵک زیاتر ئەناسێت لەو مەرحەلەیە بە تەواوەتی بیر ئەکات. بەڵام خودناسی ئەتوانێت پێشتریش، یعنی لە مەرحەلەی هەرزەکاریشە مرۆڤ خودی خۆی بناسێت. یعنی هەنگاوەکانی خودناسی بۆ نمونەیەکێک لەو شتانەی کە پێویستە هەنگاوی بۆ بنێت پرسیارکردنە لە خودی خۆی. من کێم؟ من بۆچی هاتوومەتە ئەم دنیایەوە؟ کاروباری من چییە لەم ژیانەیە؟ من بۆ ناوم فڵان کەسە، بۆ لەم بنەماڵەیەم. بەم پرسیارانە ئەتوانێت خۆی بدۆزێتەوە کە خۆی دۆزیەوە ڕێگەی خۆشی دیاری ئەکات، یعنی بەرەو چی ئەڕات. ئەگەر نمونە بێنینەوە گەنجێک، باسی گەنجمان کرد. گەنجێک بۆ نمونە سیرەکەی لە تەمەنی هەرزەکاریە لە مەرحەلەی 9 بۆ 10 ئیتر ئەچێتە بۆ مەرحەلەی ئامادەییەوە کە ئەدەب وێژەیی و زانستی دەست پێ ئەکات. هەندێک گەنج لێرەیە کەوێتە چیەوە؟ کەوێتە جێژاوێکەوە، یعنی خودی خۆی بۆ ناناسرێت، نازانێت چی بکات. ئایا بڕواتە وێژەیی یا بڕوات لە زانستی بخوێنێت؟ دایکی پێی ئەڵێت بڕۆ زانستی باشە و ئەبی بە ئەندازی یار و بە پزیشک و کۆمەڵە تمۆحات کارە کۆمەڵگەی خۆمانە هەیە. هاوڕێکانی پێی ئەڵێن تۆ لە بەشە زانستیەکانە زەعیفی و لاوازیت، بۆیە نەچیتە زانستی باشە، بڕۆ وێژەی بۆ تۆ باشە. لێرەیە سێرەکە
ونبوونیی خود دروست ئەبێت خۆی ناناسێت و نازانێت چی بکات بۆیە ئەگەر پێش ئەوە خۆی بناسی بێت خاڵی لاواز و بەهێزی خۆی زانی بێت بزانێت کە توانایەکی باشی هەیە لە لەبەرکردنەوە لە دەرسە وێژەیەکانە زۆر بەهێز و دەرەجێکی باشی بووە بەبیەوەی کەس پێی بڵێ ڕێگەی خۆی ئەدۆزێتەوە ئەچێتە وێژەی یا لە زانستێکانە بەقوت بێ بۆیە ئێمە لە خودناسیە من بەردەوامم قسەیە ئەەکەمەوە سێ دەبلیومان هەیە www بەم سێ دەبلیوە مرۆڤ هەر گەنجێک بێت پیرێک بێت ینی تەمەەن بۆی نییە بەڵام کەوتمان لە هەر زەکاری ئۆتوانێ خۆی بدۆزێتەوە تەمانەت لە تەمەنی 40 ساڵی شابێت ئەگەر خوانە خواسە لەو پێش خۆی نەناسی بێ هەر ئەتوانێ بگەڕێتەوە خۆی بناسێتەوە بەڵام بەم سێ دەبلیوە ئەگەڕێتەوە مرۆڤ خوێنە دەبلیو یەکەمیان پرسیارکردنە من کێم من چین ئەوێ من بۆ هاتوومەتە ئەم ژیانەوە دەبلیوی دووەمیان وای دووەمیان پێوتێ وێی مرۆڤ کە پرسیاری لە خۆی کرد ڕێگەی خۆی دیاری ئەکاتۆکو گەنجەکەی باسمان کرد کە خودی خۆی ناسی تواناکان و خاڵە بەهێز و لاوازەکانی خۆی دیاری کرد ڕێک ئەتوانێ بڕاتە وێژەی یا زانستی وێی یار دیاری ئەکات ڕێگای خۆی وێڵ سێهەمیان لە هەمووی گرنگترە لە خودناسی و لە پلانە وێڵ بڕۆ جێبەجێیکە کەواتە بەم پرسیارکردنە مرۆڤ ئەتوانێت خۆی بدۆزێتەوە مامۆستا هەر لە قسەکانی بەڕێستانەوە پرسیارە بکەین هەر بەڕاستی خودناسی چ کاریگەریەکی لەسەر بڕیارە گرنگەکانی ژیانی وەکو خوێندن و کار و ژیانی خێزانی هەیە بەداخەوە ئێمە ئەگەر ئێستا سەیری کۆمەڵگای خۆمان بکەین بە تایبەتی گەنج و کە تەوەرەکە زیاتر تەرکی زەخینە سەر گەنج وەکو باسمان کرد گەنجان بە مەرحلەیەکە ئەڕۆ نەتوانین ناوی بنین ونبوونی خود خۆیان لێون بووە ینی نازانن چی بکەن لەلایەکەوە کۆمەڵگا هێرشیان بۆ ئەهێنێت بێ ئیش و بێکارە لەلایەکەوە خێزانەکەی ژینگەی خێزانەکەی هێرشی بۆ ئەهێنێت زانکۆی تەواو کردووە نازانێت چی بکات لەلایەکەوە چۆنەڵێیت ئەو دەوروبەرەی کە تایە ئەژی هاوڕێکانی خۆی بەردەوام لەوانەیە لۆمەی بکەن و بڵێ تۆ بۆ هیچ ئیشێکە دەستنەوە تۆ بۆ هیچ ناکە ینی ونبوونی لە کاتێکاژی ونبوونێکی خود ڕووی تێکردووە ئەم گەنجە ئەگەر خوا نەخواستە زوو فریای خۆی نەکەوێت ینی خودی خۆی نەدۆزێتەوە لەو ونبوونەیە بمێنێتەوە ئەگەر گەنجێکی ئیماندار و خواناز نەبێت بەلاڕێە ئەڕوات پەنا ئەبا بۆچی پەنا ئەبا بۆ جگەرە کێشان خوا نەخواستە بۆ مادە هۆشبەرەکان بۆ مەشروب بۆ شوێنی خراپ بۆ ئەوەی کە وێڵ بۆ خۆی ناناسێ نازانێت چی ون بووە بۆیە بەم شتانە یا خەوی زۆر دایمە خەوتووە ینی دوو سێ شەو بە خەبەرە سێرەکەیت سێ و چواری عەسر هەڵەسێت هەموو هۆرمۆنەکانی جسمی دێ کچ بێ یا کوڕ بێت هیچ جیاوازیەکیان نییە ینی بەم شێوەیە کەواتە خود ناسیەکە لەم ونبوونە لەم جێژاوە ڕزگاری ئەکات کە خۆی ناسی ئەم گەنجە خاڵی لاواز و بێز یێتە سەر بەشی دووهەمی خودناسی کە چییە کە پلان و ئامانجە پلان و ئامانج بۆ خۆی دائێنێت بۆیە تەمەەن دیاریکراو نییە یعنی ئەتوانم بڵێم لە تەمەنی هەرزەکاریەوە کەم مێشکی بەوە درچی کرد کە ئەم کەسە نێرە یا مێ ینی عەقڵی شتەکانی جیا کردەوە ڕاستوەڵی خۆی ئەتوانێت بەرەو خودناسی بڕات و خۆی بناسێت مامۆستا پەروەردەکردنی تەمەنی منداڵی ئایا کاریگەری هەیە لەسەر خودناسی لە قۆناغی داهاتوودا بە دڵنیاییەوە تۆ گەر مناڵێک پەروەردەی بکەیت لە سەرەتای لە گەورەبوونیەوە لە مەرحەلەی باخچەی ساوایانەوە وای لێ بکەیت کە متمانەی بە خۆی هەبێت کە خۆی بناسێت کە ئەم بۆچی هاتۆتە دنیا و وردە و دەهەنگاوەکانی ژیانی خۆی پێی بڵێت ئامانج و پلانی هەبێت فێری بکەی ئامانج و پلان بۆ خۆی دابرن بە دڵنیاییەوە کە گەورە بوو کەسێکی سەرکەوتوو دەرئەچێت بەس ئێستا ئێمە ئەگەر سەیری گەنجەکانمان بکەین یعنی زۆرینەی وەکو باسم کرد لە ونبوونی خوددان هیچ پلانێکیان نییە بۆ ژیانی خۆیان کە لێ ئەپرسیت ئەڵەی تۆ بە تەمای چیت یعنی حتا تەنانەت مایکە گەچێتە بەردەمی لە پڕمایکێکی پەیامە مایکێکی کورساتە مایکێکی سپێدە هی هەر کەناڵە بێ ئەناڵ کە ئەچێتە بەردەمی لەسەر جادەیە لێ ئەپرسی ئەڵێ تۆ چی تەواو کردو ئەڵێ زانکۆم تەواو چۆ تەواو کردو وڵا فڵان زانکۆ ئەی چی ئەەکەیت ئەڵێ هیچ ناکەم ینی ئەم وشەی هیچە کوشتنی خۆیەتی بۆ هیچ ناکەیت ئەم پرسیارە لە خودی خۆی ناکە بۆیە ئەگەر خودناسی بمانەوێت گەنجەکانمان خودی خۆیان بناسن بگەڕێنەوە پێویستە بە پرسیارکردن لە خۆیان هەوڵ بن
وەکو ئاماژەمان پێدا لە چ شتێکا بەهێزە پرسیار لە خۆی بکات من لە چیا بەهێزم یعنی شەرت نییە هەموو شتێک مادەش بێت زۆر ئاسایە تۆ دامەنیشە لە ماڵەوە کە خودی خۆت ناسیت بۆ نمونە تۆ گەنجێکیت لە بواری زمانە بەهێزیت ئینگلیزیەکی باش ئەزانیت بەڵام ئیشە دەست نەکەوتووە بڕۆ کۆمەڵە کتێبی ئینگلیزی بێنە وەری بجێڕە بۆ سەر زمانی کوردی با خەڵکی سفادەی لێ بکات یعنی ئەمە ئەبێ بە بزنسێکیش حتا بۆ خۆی بۆیە کە خۆت ناسی ئەتوانی چی بکە ئەتوانی ئامانجەکان و پلانەکان بۆ خۆت بدۆزیتەوە و بەرەو پێشەوە بڕۆیت مامۆستا جیاوازی چیە لە نێوان ئەوەی کە ئێمە ئەمانەیە ببین پێی لەگەڵەوەی کە ئێمە بەڕاستیکەین هەندێک جار لەبەرەوەی کە ئێمە ڕەنگ گەنجی ئەمڕۆ بە تایبەتی سۆشیال میدیا زۆر بەکارێنێ هەندێک کەس ئەبینێ و سەرسامە بە هەندێک نمونە لەبەرەوەی کە زۆر حەزەکە وەکو ئەو کەسە بێ هەستەکەم ئەوەندەی ڕۆ ئەچێ لە بەرامبەرەکەیە خۆی ناناسی و نازانێ خۆی کێیە ئەوە ونبوونی خودەکەیە کە باسمان کرد بەڵێ یعنی ئەکەوێتە چۆنەڵێ گێژاوێکەوە بۆ نمونە زۆر ماجیبە بە یاریزانێک بەڵێ باشە هەچی خواردنی جلوبەرجی حرەکاتی هەموو شتێکی ئەم یاریزانە ئەبێت ئەی خودی گەنجەکە خۆی کە تۆ ناوێکت هەیە بنەماڵەیەکت هەیە ئامانجێکت هەیە لە ژیانە تۆ چی بۆچی هاتووی نازانێت یاخود هونەرمەندێک ماجیبە بە هونەرمەندێک سەرسامە جلوبەرجی خواردنی هەموو شتێکی ئەبێ بەم هونەرمەندە بۆیە کاریگەریکی زۆر زۆر خراپی ئەبێ گەر خودی خۆی نەناسێت گەنجەکانمان ئەمڕۆ حتا ستایلی جلوبەرگ و قژ و هەموو شتێکیان سێرەکەی لە هی خۆیان ناچێت خودی خۆیان نین لە خەونە ئەژین لە خەیاڵە ئەژین بۆیە ینی ئەبێ بگەڕێنەوە لە چی لەو خەونە بگەڕێنەوە ئێمە لە پلانە شتێکمان هەیە دایمە فێری گەنجانی ئەەکەین ئامانج دکتۆر مححمود مععزەمی قسێکی زۆر جوانی هەیە ئەڵێت ئەگەر مرۆڤ ئامانجی نەبوو لە ژیانیا لەلایەن بەرامبەرەکانی و ئیستیغلال ئەکرێت و بەکار ئەهێنرێت گەنجەکانی ئێمە ئەمڕۆ ئەگەر سەیریان بکەین هەمویان بەکار ئەهێنرێن لەلایەن هاوڕێەوە ئیستیغلال ئەکرێت لەلایەن خزم و کەسەوە ئیستیغلال لەلایەن دەسەڵاتدارەوە ئیستیغلال ئەکرێت بۆ چونکە پلان و ئامانجی بۆ خودی خۆی نییە بۆیە ئەبێ ئەو پرسیارە لە خۆی بکات بڵێ من چێم وە چۆن من لێرە لە سەرەتای بەرنامەکە باسی شتێکم کردوتم خودناسی و گەشە پێدانی خود نزیکن لێکەوە بەس جیاوازن کەوتی من چیم خۆی دۆزیەوە اینجا دێتە سەر گەشە پێدانی خودی خۆی پلان بۆ خۆی دائەنێت خۆی ئەدۆزیێتەوە دەست ئەکا بەچی دەستەکات بۆ هەنگاوانەی کە ئەوێت تەنانەت لە قورئانیشە لە قورئانە ئەم دووشتە ئاماژەی پێدراوە خۆی پەروەردگار کاتێ باسی ئەوە کات کە مرۆڤ خودی خۆی بدۆزێتەوە لە سوورەتی زاریاتە لە ئاەتی دوا فەرمێ چێ فەرمێ وەفی ئەنفوسیکم ئەفەلا تبصیرون ئەڵێ لە ناو خودی خۆتانایە لە ناو نەفسی خۆتانایە شتەکان ئەفەلا تبصیرون ئایا ڕاستی و هەڵەکان نازانن یعنی ئامۆژگاریمانەکە خۆی پەروەردگار ئەڵێ بە خۆتانە بچنەوە خودی خۆتان بناسن بە دوای خۆتا بگەڕێ خۆت بدۆزەرەوە تۆ چی ئەەکەی گەنجەکە ئێمە لە ساڵی هەشتاکانە کاتێک کە خەریکی بانگەواز و داوە بووین ینی فێری ئەویانە کردین مامۆستاکانمان پێیان ئەوتین قاعدەیەک هەبوو فێریانە کردین ئەیوو ابدأ بنفسك ثم بأهلك ثم بجارك ئەمە زۆر گرنگە لە سەرەتاوە ئەگەر تۆ بتوێ گۆڕانکاری بکەیت إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم کەواتە بەشی دووەمی ناسینی خودەکە کە خۆت ناسی گەشە پێدانەکە تەغیرەکەیە گۆڕانکاریەکەیەکەیکی هەر لە قورئانە خۆی پەروەردگار پێمانە بۆیە ئەبێ لە خودی خۆتەوە دەست پێ بکەیت کە خودی خۆت گۆڕی ئەو کاتە زۆر بە ئاسانی توانی چی بکەیت چواردەورەکەت بگۆڕیت دوای ئەوە هاوڵەکان و دراوسەکەت و شارەکەت کەواتە ئەساسی هەموو گۆڕانکاریەکی گەورە ئەساسی هەموو سەرکەوتنێکی گەورە بۆ هەموو مرۆڤێک خودناسیە مامۆستا پشتیوان ئایا بەپێی قۆناغەکان و تەمەنەکان خودناسی گۆڕانکاری بەسەردایە بۆ نمونە کەسێک لە تەمەنی 20 ساڵیە خودناسی بۆ خۆی ئەنجام ئەدات ئایا دەکرێت لە تەمەنی 30 ساڵی 40 ساڵیدا گۆڕانکاری بەسەرم خودناسیە بێت بەڵێ ئێمە تقریبا یەکمانەیە بیردۆزێکمانەیە پێی ئەوترێت بیردۆزی مایریز برێکس یعنی خۆمان وەکو دەورە لە دەرەوە ئەیلینەوە خولی ناسینی کەسێتی MBTI ئەوە طبعا کەسایەتەکان دیاری ئەکات و جۆری کارەکەشە بۆ دیاری ئەکات هەندێک کەس هەیە ینی سروشتی وایە باسی سروشتی کەسەکان و طبیعەتی کەسەکان ئەکات یعنی تا 18 ساڵی خودی خۆت بە تەواوەتی ناناسی لە دوای 18 ساڵیەوە ئەم زانستە ئەتوانرێت هەر کەسێک کە خوێندیەوە یا بەشداریتیا کرد
شارەزای خودی خۆی ببێت. بۆیە هەندێک جار تۆ تا نەگەیتە تەمەنێکی کامڵ بوون زۆر شت هەیە لە خۆتان نایزانیت. جاری وا هەیە مرۆڤ کە ون ئەبێت خودی خۆی ون ئەبێت. بۆ نمونە ئێمە باسەکەمان لەسەر گەنجە تەنانەت گەنجیش ناو کەسی تریش تەمەن یەگاتە 35 و 40 ساڵی سەیرەکەی هەر عقلێتی هەرزەکاریە، یعنی جلوبەرجێک لەبەرەکات جلوبەرجی تەمەنی ئەو نییە. بۆ چونکە عقلەتی هێشتا بە تەواوەتی سەرەکی بیری لە خۆی نەکردوێتەوە کە چیە و بۆچی هاتووەتە منە، هیچ ئامانجێکی نەبوو. لەبەرەوە بەتەمەنەکە بە مڕوری زەمن خیبرەی ژیان وای لێ ئەکات بە تەواوەتی خۆی بناسێ و باشتر ببێت. یعنی خیبرە شارەزایی ژیان ئەوانی کە بەسەر یادێت ڕووداوەکان زۆر کاریگەری هەیەوێکێکە لەو چۆنەڵی هۆکارانەی کە لە خودناسیە ئەتوانین بخینە هەنگاوی یەکەمەوە. چکە گەنجێک جاری وایە تەجروبەیەک لە ژیانە زەواجێگەکات بە هەڵە کردوێتی خۆی نەناسیوە بەرامبەرەکەی نەناسیوە زەواجێکی کردو فەشە لە هێنێت. ئەم تەجروبەی ژیان وای لێ ئەکات فێری ئەکات کە جارێکی درەنگاوی دووهەمینا کۆمەڵێک چی بکات کۆمەڵێک چۆنەڵیت شت لە بەرچاوی خۆی بگرێت و حەزەر بکات نەک ترس ناکە ترسا ئیتر وازە هێنێ لە زەواج نا بەڵکو حەزەر بکات لە زۆر شت خۆی بناسێ. بۆیە ئەوە کاریگەریە. ئەمما مسا هەندێک گەنج هەیە ڕەنگە بڵێ خۆ من دانیشتم لەگەڵ خۆمە زانیومە خاڵە بەهێز و لاوازەکانم چییە و پێم وا بۆ حەزم لە شتێکە هەوڵم بۆیەوە بەڵام دوایی زانیومە نەخێر بەم شازە نەبووە. جا ئەمە پرۆسەیەکی تۆزی قورسە ڕەنگە لای هەندێک گەنج ئەگەر هاتو ئێمە ئەم ئەزمونەمان کرد تا چنێک گرنگە کۆڵنەین و بەردەوام بین بزانین ڕەنگە ئەگەر یەکەم جار هەڵەمان کرد بێ ئاساییە ئەمە بێ بە ئەزمونێک بووی لە دووەم جارە سێم جارەکە هەڵی خۆناسوونی خۆمانە و هەڵماندا بۆ ئامانجێک و باشتر بتوانین کاری لەسەر بکەین. ئێمە لە محەممەد علی کلایی یاریزانێکی جیهانیە لە بۆکسێنە خاڵی خۆش بێ وفاتی کردووە باس لەوە ئەکات ئەڵێ مرۆڤ کە لە ژیانیا کەوت شەرمەزاری نییە بەڵکو شەرمەزاری لەوایە کە هەڵنەسێتەوە توانای هەڵسانەوەی نەبێت. گەنجەکانیش ینی پرۆژەیەکت هەیە تەجروبەیەکی زەواجت هەیە خوێندنیەکت هەیە هەر پرۆسەیەک بۆ کات بۆ لە ژیانتا سەرکەوتوو نەبوویتە هەنگاوی یەکەم بڕۆ بگەڕێ بە دوای هەڵەکانە کە کردوتە نەک دابنیشیت و لۆمەی خۆت بکەیت یا لۆمەی بەرامبەرەکانە بکەیت بڵێ خەتای فلان بوو خەتای زەڕوف بوو خەتای حکوومەت بوو خەتای دایکم بوو خەتای باوکم بوو خەتای فلان بوو. یعنی یەکێک لەو شتانەی کە ئێمە ئەیکەین هەڵەکەی کە خۆمان ئەیکەین بۆ ئەوەی بەرگری لە خودی خۆمان بکەین دان بە هەڵی خۆمان نانانین ئەڵێن خەتای تۆ بوو حتا تەنانەت شەیتان کە خۆی هەڵی کرد سوزدەی مدەبر بە حەزرەتی ئادەم لە ئاەتەکە فەرمێتی ڕەبی بیما ئەغوەیتەنی ڕەبی بیما ئەغوەیتەنی تاوانەکە جێڕێتەوە بۆ خۆی گەورە لە خۆیت تۆ دێکردم کە من سوزدە بۆ ئادەم نەبم ینی ئەتیراف بە غاڵی خۆی ناکە. بۆیە گەنجەکانیش ئەمە هەڵەکەیانە ینی زۆر ئاسایی ئەگەر تۆ پلانێکت دانا ئێمە لە پلانە دایمە من بە گەنجەکان ئەمە ئەڵێم لە پلانە ضرورە 5 مەرجەیە لە پلانە کە دایبنیت پلان ئەبێ دیاریکراو بێت خەیاڵ نەبێت بڵێ من فلان شت ئەەکەم کاتێک گەزانی ساڵێک ڕۆشتوە نێت کردووە بۆیە ئەبێ دیاریکراو بێت بینیسیت و بڵێ من لە فلان ڕۆژە ئەم ئیشە ئەەکەم ئەمە خاڵی یەکەمێتی دووهەمیان ئەبێ توانراو بێت ینی توانات هەبێ بەسەر جێبەجێ خەیاڵی شتێک نەبێت کە نەتوانی جێبەجێیکەی. سێهەمیان ئەبێ گرنگ بێت شتێکی پرۆپوچ نەبێت پلان دابنی خوانەخواسە بۆ تاڵانکردنی شوێنی پلان دابنی بۆ کوشتنی کەسێ ینی تاوانێک نەبێت گرنگ بێ زۆر گرنگ بێ لە ژیانە. دوای ئەوە کاتی هەبێت ئەبێ کاتدار بێت ینی کە کاتەکە بۆ دیاری کرد ئاسان ئەبێت. ینی بۆ نمونە گەنجێگەیەوێ جوزئێ قورئان لەبەر کات بڕیار ئەدات پێش ڕەمەزان بڕیار ئەدات پلاندانێ ئەڵێ من جوزئی عەممە لەبەر ئەەکەم لە ڕەمەزانە کاتێ زانی یەکەم ڕۆژی ڕەمەزانیت هەنگاوی نەناوە دووەم ڕۆژی هەنگاوی نەناوە سێم ڕۆژی هەنگاوی نەناوە 5 ڕۆژی ڕەمەزان ڕۆژتۆ هێشتا هەنگاوی بۆ نەناوە. بۆیە پلان وەکووتمان ئەبێت چی بێ کاتی دیاریکراو بێت و توانات هەبێ بەسەریە لەبەرەوە پلانەکە ئەبێ بڵێ چی ئەبێ بڵێ یەکەم ڕۆژی ڕەمەزان لە کاتی هەستان بۆ پارشیە و شەوەکەی من دەست ئەەکەم بە یەکەم سوورەت لە جوزی عەممە ینی ئەبێ ئاوا بینوسی پلانەکەن کە بەم شێوەیە بوو کاتێ هیتە سەر جێبەجێکردنی هەمووی ڕوون و ئاشکرایە.
لەبەرەوە گەنجەکانمان کەوێڵ ئەبن 6 مانگ ئیشێکەکات تااقەتی لی نامێنێ بەجێ ئەهێڵێت ئەچێ ئیشێکی تر ئەکات ساڵێک ئیشێکی تر ئەکات سەرەکی تااقەتی لەوەش نامێنێ ئەچێتە سەر ئیشێکی تر لەم ئیش بوو ئەوش ئەم پێڵین کەساتی حەلەزۆنی ئیشێک ناکە بۆی ئەگەر بتەوێت سەرکەوتوبی لە ژیان تا کەسێک بیت چۆنەڵێیت بەرهەمدار بیت ئەبێ بمێنیتەوە لەسەر کارێک هەتا خۆتی تیا ئەدۆزیتەوە و ئەو کاتە ئەناسریت کاتە هەنگاوی ئەمانەکە بمانوێت پلان بێت ئامانج بێ هەر شتێک بێت کە بمانوێن ئەساسەکەی گەڕێتەوە بۆچی بۆ خودناسیەکە مۆسا پشتیوان خودناسی کاریگەری دەبێت لەسەر ئاراستەکردن و بەڕێوەبردننی هەست و سۆس بەڵێ چونکە ئێمە لە ئەوەی باسم کرد لە مایرز برێکسا باسی کەسایەتی ئەکات دوو کەسایەتیمان هەیە یەکێکیان پیانە ئەوترێت بیرمەند واتە عەقڵانی ئەوی تریان پێی ئەوترێت سۆزدار یعنی کاتێک کە بڕیارێک ئەدات لە ژیانیا بڕیارەکە بیرمەندەکەیان کە بە تەواوەتی خۆی ئەناسێت بە عەقڵ بڕیار ئەدات جوان بیری لێ ئەکاتەوە جوان بزانێ ئەم بڕیارە یا ئەم کارەی کە ئیکا هەنگاوی بۆ ئەنێت ئایا سلبیاتی زۆرترەیە ئیجابیات ئەرێنیە یان نەرێنیە خاڵی لاوازی زۆرترەیە خاڵی بەهێزی هەلەکانی زۆرترە یا ڕێگریەکانی زۆرتر ینی بە تەواوەتی بیری لێ ئەکاتەوە اینجا هەنگاوی بۆ ئەنێت یا اینجا بڕیارەکەی ئەدات ئەمانە پیانوترێت بیرمەند لە خودناسیە دووەمیان پێوترێت سۆزدارەکان دڵیان بڕیار ئەدەن بۆیە بڕیارەکانیان لە 180 ئەتوانم بڵێم هەڵەیە چونکە بە دڵ بڕیار ئەدەن بیری لێ ناکاتەوە بە پەلە بڕیار ئەدات و زۆر زوو لی پەشیمان ئەبێتەوە ئەڵێ چیم کرد بەخۆم بۆ ئەم بڕیارمدا لەبەرەوە لە خودناسیە سۆزداری کاریگەریەکی زۆری هەیە لەسەر کەسەکە بۆیە کاتێک کە بتوێ بڕیارێک بیت نابێتەوە کەسێکی سۆزدار بیت ئەبێ زیاتر یعنی ئەگەر لە 120 بۆ سۆزداری بهێڵیتەوە ئەبێ لە 180 بیرمەندی بێت و ئیمامی عەلیش قسەیەکی جوانی هەیە لەسەر ئەم بابەتەکە فەرمێ وەڵڵاهی حەزم ئەکرد ملم وەکو زەڕافە درێژ بووایە بۆچی لەبەرەوەی ئەو قسەی یا ئەو بڕیارەی کە ئەمەوێ بیدەم بە زمان بیدەم لە ناو سکمەوە هەتا ئەهاتە سەر مێشکم بۆی بە زمان بیدەم جوان بیری لێ بکەمەوە بۆیە بڕیاردان سۆزداری لەوەیە لەسەر خودەکە لەسەر کەسایەتێکە کاریگەری هەیە مامۆستا بەڕێستان هەمیشە نمونەی جواتان لە چ نمونەیەک زۆر سەرنجڕاکێشە لای ئێوە یان هەر بەڕاستی خودناسی ئەکرێت چ کاریگەری لەسەر مرۆڤ دروست بکات لەو نمونانەی کە ئێمە بینیومانە لە مێژووە و لە ئێستاشدانی هەندێک کەسێک گەیشتوتە قۆناغێک ئەگەر خۆی نەناسیایە بێگومان ناگی بۆ قۆناغە وەڵی نمونەیەکی جوان من خۆم تقریبا 5-6 ساڵ لەمەوە پێش لە شاری هەڵەبجە دەورەیەکم وتەوە بۆ پەیمانگایەک بوو تەلەبەیەکی تیا بوو تەلەبەی پەیمانگای کۆمپیوتەر بوو هەستا پرسیارێکی لێ کردم وتی مامۆستا تۆ باسی خودناسی و باسی متمانە بەخۆبوون و ئەمانەت کردو بۆمان من کەسێکم یعنی نازانم بۆچی هاتووم هیچ پلان و ئامانجێکم نییە پەیمانگای کۆمپیوتەرشم تەواو کرد و نازانم چی بکەم ئامۆژگاریم بە چی ئەەکەیت دوایی وتم ئێستا وەختی ئەوە نییە لە بەرەوەی بەشداربووان وەڵامی ئەو پرسیارە زۆر دوور و درێژە دوای خولەکە لەگەڵ تا دائەنیشم بەیەکەوە قسە ئەەکەین دانیشتین بەیەکەوە قسەمان زۆر کرد تێم گەیان کە ئەبێت تۆ پلانێک بۆ خۆت دابنیت لێم پرسی تۆ چیتەوێت تۆ چیت نایە بە پرسیارکردن زانیم حەزی لە چییە دوای کۆمەڵەشتم پێوت ڕاستێکی ئیتر من نەمبینیەوە تا 2-3 ساڵ نەمبینیەوە لە سلێمانی لە پێشانگای کتێبەکە بینیم هات بەرەوپیرم مەرحەبایەکی تونند و تۆڵی کردمەوەمانەوتی مامۆستا چۆنی وتم خۆش بی سەلامت بیاخوا شکڵیم ئەناسیەوە بەس بە حکمیەوەی من دەورە و شت زۆر ئەڵێمەوە زۆر ینی ناوم بیرەچێتەوە بەس شکڵی مناسیەوە وتی ئەم ناسیتەوە وتم لەبەر چاو ماییتەوە یادمۆمانە و فڵان کەسنی لە فڵان شێوەتی با وتی مامۆستا من زۆر سپاسی تۆ کەم وتم بۆ وتی واللهی لە دوای ئەو قسانەی تۆ لەو ڕۆژەوە ڕۆشتم دەستم کرد بە پرۆژەیەک ئێستا خاوەنی دوکانی خۆمم خەریکی ئیشی مۆبایل و چاکردنی مۆبایل وانم و سواز بۆخوا هیچ محتاجەکەم نەماوە بۆ تۆش زۆر یعنی زۆر موچەرکەم پیا هات یعنی وتم من توانی بێتم گەنجێک بتوانم ئاوا خۆی بناسێت و بچێتە سەرەوەی خۆی بدۆزێتەوە ئەوە جێگەی خۆشحاڵی بوو لەبەرەوە
هەستەکەم یعنی ئەو جوانترین نمونە بوو بێت کە هەم ئێستا واقعیشە بیکەمەوە. هەم واقعیش بوو. دەستەکانە دەست خۆش بوو. دەستی ئێوەش خۆش بێ، سوپاس. دەست خۆش، سپاس بۆ پشتیوان جەمال ڕاهێنەری پەرپێدانی خودناسی کە لەم تۆرە لەگەڵمانە. سپاس سپاس بۆ بۆ بەڕێز ساگیان. شتان.